ژینگەی خوێندن ئاوێتەی دڵخۆشی خوێندکاران کراوە و هەمووان ئاسوودەن. زانکۆکەمان هاوشانی خوێندن هەمە چەشنێکی ناوازەی چالاکی هونەری و مرۆیی و سازانی پێشبڕکێ و فیستیڤاڵ لەخۆ دەگرێت. ئەمەش بۆتە خەڵی جیاکەرەوەمان. زانکۆی نێودەوڵەتی قەیوان تەنها زانکۆیە کە خاوەنی نەخۆشخانەی خوێندنی خۆیەتی کە شاری پزیشکی ئەنوەر شێخەیە. زۆرتان بیرەکەم هەرم سمستەرە لە مالی زیادە بووم و سمستەری داهاتوو دەگەڕێمەوە. خۆی گەورە ئاگادارتان بێت. زانکۆکەمان فرانچایزی هەردوو زانکۆی UTM و UITM هەیە. کەمپی زانکۆی نێودەوڵەتی قەیوان و داخلی خوێندکاران لە خۆشترین و نایابترین شوێنی شاردایە لە بەرزایەکانی سلێمانی. بژاردەکەت بە زانکۆی نێودەوڵەتی قەیوان بێت، لێرە ئاسۆڕوونە.